سڵاتان دەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش. باگەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی هەینی هەفتەی مانگی خەرمانان لە خزمەتانداین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری هەنگەژاڵی بانە، دەست بەسەرکردنی ئومید قەدیمی برای هەمیشە زیندوو فواد قەدیمی لە دیواندەرە، سکاڵای سەدان هاوڵاتی خەڵکیشنۆ لە سەرۆکی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان، بەیانیەی ئەنجومەنی سنفی معلیمانی مەریوان و شابات دژ بە سەرکوتی ڕژیم، بەردەوامی ئاگری دارستانەکان لە شاری بانە، دۆخی خراپی تەندروستی بەهارە هیدایەت و نازیلا معروفیان بەهۆی مانگرتن، هێرشی بەردەوامی تەرۆریستان بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هێرشی وەحشیانەی فەراجا بۆ سەر سوختبەرانی بەندەر کولاهی. درێژەی هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری هەنگەژاڵی بانە بە پێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز. ڕۆژی چوارشەممە 15 خەرمانان کۆڵبەرێکی خەڵکی گوندی منجیلانی سەر بە شاری بانە بە ناوی سەلاح حەسەنی بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوو. بە پێی زانیاریەکان، لاقیەکی سەلاح حەسەنی تەمەن 33 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە پێکراوە و پاشان بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەیەکی شاری تەورس کراوە. هەر لەو پەیوەندیەدا ڕۆژی چوارشەممە ژمارەیە کۆڵبەر کەوتونەتە بەربۆسەی هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێک بەهۆی لێدان و ئەشکەنجەی چەکدارانی ڕژیم بە سەختی بریندار کرابوو. دەست بەسەرکردنی ئومید قەدیمی برای هەمیشە زیندوو فواد قەدیمی لە شاری دیواندەرە. بە پێی هەواڵی گەشتوو بەیانی ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان، ئومید قەدیمی برای فواد قەدیمی گیانبەختکردووی ڕێگای ئازادی لە شاری دیواندەرە لا یەکێک لە شەقامەکانی ئەو شارە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێنرا. بە وتەی سەرچاوە خۆجیەکان، لە چەند ڕۆژی ڕابردوودا ئومید چەندین جار لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانک هێشت و هەڕەشەی لێکرابوو، بەڵام ئەم جارە لە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی هیچ زانیاریەک لەبەردەستانیە. شانی باسە کە فواد قەدیمی تەمەن 39 ساڵ لە ڕەوتی ناڕزایەتیەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە 28 خەرمانانی 1401 بە فیشەکی چەکدارانی ڕژیم بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانەی کەوسەری سنا ڕۆژی 30 خەرمانان گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. سکاڵای سەدان هاوڵاتی خەڵکیشنۆ لە سەرۆکی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان. بە پێی هەواڵی گەشتوو، سەدان هاونیشتمانی خەڵکی شاری شنۆ سکاڵایان دژ بە داگیرکردنی زەمینە کشت و کاڵیەکانیان لەلایەن موستەفا چەترازەر سەرۆکی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان تۆمار کردووە. بە وتەی هاوڵاتیان، زەمینە کشت و کاڵیەکانیان مۆڵەتی یاسایی هەیە، بەڵام سەرۆکی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان هەوڵی داگیرکردنیان ئەدات لە حاڵێکدا تەنیا سەرچاوەی داهاتی زۆربەی خەڵکی تاڵانکراوی ئەو شارە کەشاوەرزیە. بەیانیەی ئەنجومەنی سنفی معلیمانی مەریوان و شابات دژ بە سەرکوتی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان ئەنجومەنی سنفی فەرەنگیانی مەریوان و شابات لە دوو بەیاننامەی جیاجیادا سەرکوتی معلیمان، خوێندکاران و مامۆستایانی زانکۆیان بە توندی شەرمەزار کرد. لە بەیاننامەی بڵاوکراوی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی شابات سەبارەت بە دۆخی خراپی تەندروستی جەعفەر ئیبراهیمی وشتاری دراوەتە دەستگای قەزایی ڕژیم و فەرەنگیانی ئەو شارە خوازیاری کۆتایی هێنان بە ڕۆندی نایاسایی سەرکوتی معلیمان، مامۆستایانی زانکۆ و خوێندکاران، هەروە ئازادی بێشەرت و مەرجی تەواوی بەندکراوانی سیاسی بوون. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی سنفی فەرەنگیانی مەریوان لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای بەسەر شیوە عاملی ڕات بە توندی شەرمەزار کردووە و ڕایگەاندووە کۆمەڵگای فەرەنگیانی ئێران لە بەرامبەر ئەو سەرکوتگەریانە بێدەنگ نامێنێت و لە تەواوی هێز و توانای خۆی بۆ بەرەنگاربوونەوەی سەرکوت کەڵک وەردەگرێت. لە بەشێکی دیکەی و بەیاننامەیەدا ئاماژە بە مافەکانی دامەزراندنی ڕێکخراوی سربەخۆ و کۆبوونەوەی ناڕزایەتی کراوە وتراوە
بێگومان بزوتنەوەی معلمان و بزوتنەوە سنفی و کرێکاریەکانی دیکە دەور و نەخشی سەرەکیان لە پێکهاتنی بزوتنەوەیەکی سەرانسەری دادپەروەرانەدا هەبووە و یەکگرتنی ئەو بزوتنەوانە لەگەڵ شۆڕشی ژینە خەباتی معلمان، قوتابیان، خوێندکاران و مامۆستایانی زانکۆی بردووەتە ئاستێکی دیکەوە. بەردەوامی ئاگری دارستانەکان لە شاری بانە ماوەی 2 ڕۆژە دارستانەکانی شەشە و کێڵێ لە ئاگردا دەسووتێت و هەوڵ و تێکۆشانی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش تا بە ئێستا ئاکامێکی نەبووە و پێویستیان بە یارمەتی هەیە. بەوتەی ژینگە پارێزانی بانە 2 ڕۆژە دارستان و مێرگی ناوچەکانی شەشە و کێڵێ لە ئاگری دوژمنانی ژینگەدا دەسووتێت و ناوەندە پەیوەندیدارەکانی دەوڵەت هیچ هەنگاوێکیان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە هەڵنەگرتووە. ژینگە پارێزان داوا لە خەڵک دەکەن بچن بەهانایانەوە یارمەتیان بدەن بۆ ئەوەی ئاگرەکە بۆ ناوچەکانی دیکە تەشەنە نەکات. دۆخی خراپی تەندروستی بەهارە هیدایەت و نازیلا معروفیان بەهۆی مانگرتن. ماوەی 8 ڕۆژە 2 چالاکی مەدەنی بەناوەکانی بەهارە هیدایەت و نازیلا معروفیان دژ بە سیستمی سەرکوتی ڕژیم و پێشێلکردنی مافی مرۆڤ مانیان لە خواردن گرتووە و گیانیان لە مەترسی جددیدایە. بەندکراوی سیاسی بەهار هیدایەت پاشگیان لە دەستانی جەواد ڕۆحی لە زیندانی ئەڤین دەستی داوەتە مانگرتن لە خواردن و ڕایگەاندووە کە ئەو مانگرتنەی لە ناڕزایەتی بە قەتڵی حکوومەتی جەواد ڕۆحی و سەپاندنی سزا بەسەر نیلوفەر حامیدی و ئیلاهەم محەممەدی دەست پێ کردووە. بەوتەی بنەماڵەی بەهارە ئەو بەندکراوە کێشی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە و باری تەندروستی ناجێگیرە. ئەمە چەندەمین جارەکە ئەو چالاکە مەدەنیە زیندانی دەکرێت و حکمی ئەم جارەی بە بیانووی بەشداری لە ناڕزایەتی بنەماڵەی دادخوازانی فڕۆکەی ئۆکراینی بووە. هەروە نازیلا معروفیان لە ناڕزایەتی بە بەندکرانی دووبارە و ئازاری جنسی هێزەکانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکرانیدا مانی لە خواردن گرتووە و باری تەندروستی ناجێگیرە. قوربانی بوونی 11 کەس بەهۆی ئاگرگرتنی ئۆتۆبوس لە کرماشان. میدیاکانی نێوخۆی ئێران ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان ڕایانگەیاند بەهۆی تەقینەوەی مادەیەک لە نێو ئۆتۆبوسێکی نەفەر هەڵگر لە کرماشان. منداڵێکی ساوا گیانی لە دەستا و 10 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان یەکێک لە موسافرەکان مادەیەکی ئاوەکی گوماناویان لە بەشی دانانی جانتای ئۆتۆبوسەکە داناوە و لە جادەی نێوان ئەسەد ئاباد بۆ هەمەدان تەقیوەتەوە و ئۆتۆبوسەکە ئاگری گرتووە. بەهۆی ئەو ڕووداوە منداڵێکی ساواگیانی لە دەستاوە و 10 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکانی هەمەدان کراوە. هێرشی بەردەوامی تێرۆریستان بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان گروپە ئیسلامیەکانی سەربەت دەوڵەتی تورکیا بۆ جارێکی دیکە هێرشێکی بەرفراوانیان کردە سەر گوندەکانی دەوروبەری منبەج و 6 منداڵ بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە ڕۆژی چوارشەممەوە هێزە ئیسلامیەکانی تەحریر ئەلشام بە چەکی قورس و تۆپخانە هێرش دەکەنە سەر گوندەکانی دەوروبەری منبەج و ئەلباب و بەو هۆیەوە 6 منداڵی تەمەن 12 بۆ 15 ساڵ بە سەختی بریندار بوون. لە ڕاگەاندراوی خۆبەرەوەبەرەتی ڕۆژاوای کوردستاندا هاتووە هەموو هێرشەکانی تێرۆریستان تێکشکێنراوە و بەدایان هێزیان کوژراون و بریندار بوون و چەندین ئۆتۆمۆبیلی سەربازیش لە ناو چووە. هێرشی وەحشیانەی فەراجا بۆ سەر سوختبەرانی بەندەر کولاهی. بەیانی ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان چەندین ئۆتۆمۆبیلی هێزە تایبەتەکانی پۆلیس هێرشیان کردە سەر سوختبەرانی بەندەر کولاهی لە شارستانی مینا بوو چەند کەسیان بریندار کرد. بەپێی ئەو وێنە و ڤیددیویانەی لە تەڕۆکۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کۆگای سوتەمەنی کاسبکارانی بەندەر کولاهیان ئاگردا و کاتێک خەڵک ناڕزایەتی دەربڕیوە بە چەک هێرشیان کردوتە سەریان و چەند خۆپیشاندەر بریندار کراون. دەست بە سەرکردنی دووبارەی دوو بەندکراوی شۆڕش لە مەلارد و نورابات. ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان ڕەزا نەوروزی لە بەندکراوانی شۆڕشی ژینا
کە بە تازایی لە زیندان ئازاد کرابوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شاری مەلارد ڕفێندرا. هەروە حسەینپور کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی نورابادی مەمەسەنی هەردوو چاوی بریندار کرابوو بۆ جارێکی دیکە لەلایەن حکوومەتەوە دەست بەسەر کرا. ڕەزا نەوروزی مانگی گوڵانی 1400 کاتێک لەگەڵ هاوژین و دوو منداڵەکەی لە ناڕەزایەتی بە سەرکوتگەریەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلەکەی لە مەیدانی انقلابی تاران ئاگردا بوو لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و دواتر بە 2 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. هەروەها حسەینپور کە لە ڕەوتی شۆڕشی ژینا هەردوو چاوی بە فیشەکی ساچمەیی بریندار کرابوو ڕۆژی پێنجشەممە لە جادەی نێوان نورابادی مەمەسەنی و گەچساران بۆ جارێکی دیکە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. دواهۆڵ هەوڵی سوپای پاسداران بۆ دامەزراندنی ژنان وەکو هێزی چەکدار لە دێرەزور. بەپێی راپۆرتی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی سووری، سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی لە سووریا سەرقاڵی دامەزراندنی ژنانی هۆزە عەرەبەکانی دێرەزورە تاوەکو هێزی چەکدار لە شەڕدا بەکاریان بێنێت. بەو تێی چالاکانی سیاسی ئەو هەوڵانی سوپای پاسداران لە حاڵێکدایە کە گروپەکانی سەر بە سوپای قودس لە ڕۆژانی ڕابردوودا لە ڕێگەی چۆمی فوراتەوە دزیان کرد بووە نێو گوند و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی دێرەزور و لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتیک بەشەڕ هاتبوون. هەروە سەرۆک هۆزەکانی عەرەب ڕایگەاندووە کە کۆماری ئیسلامی ئەو کارە بۆ ڕاکێشانی ڕای عەشیرەتەکان بۆ لای خۆی ئەنجام دەدات و هەوڵەکانیان بۆ پەیوەستکردنی ژنان بە گروپە چەکدارەکان بێوێنێ بووە. بەڵێ بینێرانی عەزیز و خۆشەویست گەشتیاڵەکانی سەر لەبیانیتان پێشکەش کرا. لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵ.